بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان هیچ ئامادەکاریەکی بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نەکردووە. سەرۆکوەزیرانی عێراقیش لە نووسراوێکدا بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مووسڵ و دیالە داوا دەکات ڕێگا بە ئەنجامدانی ڕێفراندۆم لەو ناوچانەدا نەدەن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین عەزیز جێگیری پێشووی پارێزگاری سەڵاحەدین، مەلا فەرمان محەممەد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، هەروە لە چەمچەماڵیشەوە ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وادەی ئەنجامدانی ڕێفراندۆم نزیک دەبێتەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش هیچ ئامادەکاریەکی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لە ناوچە دابڕێنراوەکان نەکردووە. سەرچاوێک لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بە پەیامی ڕاگەیان تاوەکو ئێستا کۆمیسیۆن هیچ ئامادەکاریەکی بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە سنووری پارێزگای کەرکووک و مووسڵ و دیالە نەکردووە. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم داوای لە حکوومەتی هەرێم کردووە بودجەیان بۆ دابین بکات بۆ کردنەوەی ئۆفیسی کۆمیسیۆن لە سنووری کەرکووک و مووسڵ، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت وەڵامی کۆمیسیۆنی نەداوەتەوە. لە لایەکی ترەوە حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق نووسراوی ئاراستەی ئەنجومەنی پارێزگای مووسڵ و کەرکووک و دیالە کردووە ڕێگا بە ئەنجامدانی ڕێفراندۆم لە ناوچەکانی مادەی 140 نەدەن. نووسراوەکەی سەرۆکوەزیرانی عێراق ئاماژە بۆ دەکات ئەنجامدانی ڕاپرسی لەم ناوچانە پێچەوانەی دەستورە. ئەنجامدانی ڕێفراندۆم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێویستی بە زەمینەسازی هەیە و لانە کوردیەکان هیچ ئامادەکاریەکان بۆ ئەم پرسە لەم ناوچانەدا نەکردووە. ڕێگریەکانی بەردەم ڕێفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان بریتین لە ڕێگری بەغدا و بوونینەتەوەی غەیری کورد لەو ناوچانە و بوونی حەشدی شەعبی لە هەندێک ناوچە و نەبوونی تۆماری دەنگدەران. ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە ١48 خاکی باشووری کوردستان پێک دەهێن و ناوچەیەکی دەوڵەمەندن بە نەوت و غاز و تاوەکو ئێستاش نەتوانراوە ئەم ناوچانە بخرێنەوە سەر هەرێمی کوردستان. لە دەستوری عێراق چارەنووسی ئەم ناوچانە بەستراوەتەوە بە جێبەجێکردنی مادەی 140 کە لە 3 قۆناغی ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕێفراندۆم پێک دێت، بەڵام تاوەکو ئێستا قۆناغی یەکەمی مادەکەش جێبەجێ نەکرا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانم بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک مەلا فەرمانگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی ڕاپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چۆن لەم مەسەلەی دەڕوان و هیچ تەنسیق و مانگی شێرێمە حیزب کوردستانەکان لە کەرکووک بۆ پرسە؟ بەڵێ بابەتەکە زۆر گرنگە بەڕاستی. ئەگەر ڕێگەم بێ لە تەلەڤیزیۆنەکانەوە یادی 8 ساڵەی بجوتنەوەی گۆڕان لە خەڵکی کوردستان و هەڵسوڵاوێن بزوتنەوەی گۆڕان پیرۆز بکەم و بزوتنەوەی گۆڕان هەم لە تازەبوونەوەیە و هەم بەڵێنش دەدا کە ئەو بەرنامەی جەنابی کاوەشوان داهێشت و هەم گەشەی پێبین هەم زیاتر سووربین لەسەر ئەو بەرنامەوە لە خزمەتی خەڵقی کوردستان و خەڵقی فەقیرە بین. بەرسبەت کەرکووکەوە دیارە کاتێک کە باسی ڕاپرسیەکەی ڕاپرسی لەسەر خاکە، ئەمە ئەنی ڕاپرسی لەسەر شتێکی تر نییە. بڵین ئەم شارە بکرێ ئەم قەدێ بکرێ بە محافەزە یا ئەو ناحەیە بکرێ بە شتێکتر نە، ئەمە شتێکی مەسیریە، ئەم لەسەر خاکە و هەم لەسەر مەسیری نەتەوە یەکشە. بۆیە بۆ ئەمە ئەبێ زۆر وربین بین. مەسەنجار یەکەم کەرکووک دێی کەرکووک بگرین. کەرکووک من وەکو سمبڵی شوێنەکانتر باسی دەکەم تەڵێ. ئەمە داگارەکان چین؟ دوایی مەسەن لە ڕووی ژمارەوە کەرکووک چی بۆ کراوە، یان لە ڕووی ژمارەوە ژمارەی پێکهاتەکان کورد و عەرەب، تورکمان و پێکهاتەکانی تر ئەوانەی کە هەن ژمارەکان چەندن؟ ئایا ئەمە ژمارەی ڕاستیمان لەبەردەستە تا بین ئیسناد بکەینە سەری بزانین 100% ئەیبینەوە؟ و پاشان لە ئاوارەکانی کەرکووک جگە لەوەی کە بۆ 10 ملیۆنەکە هاتوونە بۆ تەعویز هاتوونەتەوە بڵێن بە فعلی
لە قەڵازە و لە ڕانیە و لە دیانە و لە ئۆردوگاکانی دارێت و بنێ سەڵاوە و لە سلێمانی ئەوانە تا چەند گەڕاونەتەوە جگەل لەوە نەکەر لەنە ئەمانە بەرپرسا حیزبەکانی و ئەوانەی کە لە حکوومەتی هەرێما کارێکن ئەوانەی بە لە حیزبەکانی کوردستانن بێجیاوازە تەمان حیزبەکان ئەمەە ئیمتیازیان داوە بۆ بەرپرسانە لە جیاتەوەی تەجزیعیان کەن ماڵەکانیان بێنەوە بۆ کەرکووک بە پێچەوانەوە ئیمتیازیان داوە لەوێەوە زیاتر کۆچیان کردووە بەڕاستی ماڵەکانیان لە شوێنەکانی ترن لە شارەکانی ترن لەوێ نین لەم چەند ساڵی ڕابردووشە خەڵک کۆچی زۆر کردووە بەسەرەن ئەگەر دووس خۆرماتوو بگرین بە واستەی وەزعی ئەمنیەوە بە وەزعیشی ترەوە شەڕی داعشەوە بێت خەڵک بە لێشاوە ئەو شاری بەجێهێشتووە کەواتە لێرە ژمارە پێمان دەڵێ بێمە برنەوە مسۆگەر نییە چۆنیانی باڕوون بێن ئێستا ژمارەی کورد و پێکاتەکانی تر لە پارێزگای کەرکوولەیەکەوە نزیکە بەڵێ چەند بە چەندە ئیسە خۆی لە ڕاستیە 49 بە 51 ئاوایە ینی نزیک بۆ تۆ بەڵێ ڕێژەی کورد کەمێ زیاترە بەڵام دیارە ئەلبەتە لە ناو شارەکە فەرقی هەیە لە دەرەوە فەرقی هەیە اینە جگە لەوەش ینی وەزعی کەرکووک ینی وەزع ئەمنەکەی ئەکرێ بەدەستی بەغاوە بیانوێک بێ بەدەستی ئەمریکەکانەوە بیانوێک بێ بەدەستی هاوپەیمانەکانی خۆشمانەوە بیانوێک بێ کە هێشتا داعش لێی نزیکە مەسەرەن لە گەڕەکی نەورۆزەوە ئێستا ئەو پەڕی لە گەڕەکی شکەرکووکەوە 25 کیلۆمەترێکانی دوورە یعنی ئەم وەزعیکە هەیە من جێنادەم بەوەی کە بەغاچی ئەڵێت یا فلان دەوڵەتی ئەڵێاتێڵێ من سێتاشتم بەلاوە مهمە یعنی کە هۆکاری سەرکەوتنی ئێمە بێت یەک ژمارەیە مەسەن چەمچەماڵ و شوێنەکان تریش نەگەڕاونەتەوە و ژمارە بەلامەوە گرنگە کە ژمارەکان لای من مسۆگەر نییە بەڕاستی برنەوەی دوو پێکاتەکان کە عەرەب و تورکمان بە ژماریەکەن ئەوانەی کە ئەڵێن بەس حیزبەکان لەگەڵ دژی ڕێفراندۆمن خۆیان لە خەڵکیانن نەخت جادی تورکمانیش جادی عەرەبیش زۆربەی هەرە زۆری لەگەڵ دژی ڕێفراندۆمەکەیە و یەکریزی خەڵکی کورد نەخێر ببوورە جگە لە یەکریزی حیزبەکانیش ینی متمانەی خەڵقی کەرکووکیش بەڵێ متمانەی خەڵقی کەرکووکیش بە حیزبەکان زۆر کەم بۆتەوە دواتر دەگەڕێم و لای بەڕێز سەر متمانەی خەڵکی کاوی تور جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە زەمینە سازی پێتان وایە هیچ زەمینە سازیێک بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کراوە سوپاس بۆ ئێوە و ڕێز و خۆشەویستم و میوانە بە ڕێزەکان هەیە سڵاویش لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیە من وەکو ئیداریەک 4 ساڵێک لە پارێزگای سەلاحەدین وەکو جێگری پارێزگاریشم کردبێت و پێش وەختیش 8 ساڵێک لەوێ ژیاوم 12 ساڵم بەسەر بردووە لە ناو پارێزگای سەلاحەدینە لە ناو جەرگەی مرکزی محافزە کە شاری تکریتە بە خوێندن و بە مامۆستای زانکۆیی و بە جێگری پارێزگای 12 ساڵ باسی سەلاحەدین زیاتر ئەەکەم چکە من ڕاستە علاقەیەکی بتەوم هەیە لەگەڵ کەرکووکە لەگەڵ هەموو لایەنەکانە و بە تایبەتی لاینی ئیداری و مەجلیسیشە ئەو ئامادەکاری لە کەرکووکراوە بۆ ئەو مۆزوعە بە هیچ شێوەیەک لە سەلاحەدین هیچ ئامادەکاریەک نەکراوە باشە بەس چەند ناوچەی سەلاحەدین چەند ناوچەی کوردیە کە سەر بە سەلاحەدین بێ بۆ نمونە ئێمە شاری خورماتوو کە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان و لە پەرلەمانیشە نیسبەی کوردمان بۆ دەرکەوتووە کە ڕێژەیەکی باشیان هەبوو بەڕاستی لە 104 لە پارێزگای سەلاحەدینە لە 104 لە پارێزگای سەلاحەدینە 138 بوونە پێش ئەم ئەزمەیە لە کە دروست بوو وەزعی داعش و شەڕی حەشد و ئەوانە 138 بوونە کورد بەڵام لەگەڵەوەشە دەوری باشیە بووە لە 2005 تا 2009 کورسیمانە بۆ لە پارێزگای سەلاحەدین لە ئەنجومەنی پارێزگا لە 2009 دوو کورسیمان هەبوو جێگری پارێزگارمان هەبووە لە 2013 تا 2017 یەک کورسیمان هەبووە ئەوش لەبەر چەند خەلەلێکی فەنی بەڵام لە ڕووی مۆزوعی ڕێفراندۆمە یا هەچ ڕاپرسیەک بکرێت لە شاری لە پارێزگای سەلاحەدیندا لە ڕووی تەشریعیوە ئەگەر ئەنجومەنی پارێزگار قرار لەسەرەوە بدا وەکو ئەبینین ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین بە هیچ شێوەیەک قرار لەسەر ئەو مۆزوع چەند کوردی تێیان یەک کوردێکی تێدایە یەک کورد لە کۆی یەک کوردێک لە کۆی 29 لە کۆی 29 یەک کوردی تێدایە یەک کورد بەڵێ لە ڕووی ژمارەی کوردیشۆ لە ناو پارێزگای سەلاحەدینەوە لە شاری خورماتووە زۆر نسبەیەکی کەمە
ئێستا کورت ڕێژەی چەندە بە دوای ینی کۆچکردن کەم بووەتەوە ئێستا ڕێژەی کورت چەندە لە کەم بووەتەوە ینی ئەتوانم بڵێم لە بینی 25 تا 30 زۆر کەم بووەتەوە ینی مەترسی لە زدانی و شارە هەیە وەکو نەک بەترسی ئەو شتێکی محقق لەدەست درراوە لەبەرەوەی دوای هیچ ئامادەکارێکی بۆ نەکەم من بەپێی وجودم لەو شارە و هاتوچۆم و علااقاتم هیچ بەرپرسێکی حیزبی لەو شارە بە حیزبەکانەوە ئەو مۆزوع ئاگایان لێ نییە من بەرپرسی مەڵبەندی حمرینم بینی چەند ڕۆژێک لەمەوە بەر قسەم لەگەڵی کرد هیچ ئامادەکارێکی بۆ نەکراوە وەکو کۆمیسیۆن هیچ ئامادەکاری ئێستا بەڕێز دەڵی لە خورماتوو کورد لە 125 ئەی پێشتر بەر لە 2023 کورد چەند بۆ ئێستا بۆ ڕێژەکە 38 بووە 38 بووە 39 بووە 37 بووە ئەو هینە بووە بەڵام دوای وەزعی داعش و پێش وەزعی داعش و شەڕی حەشد و ئەوانە تاسیری زۆر بوو لەسەر ئەو منطقەیە فنسبەی کورد کەمی کردووە ڕاستەخۆ هەندێک لە عەرەبەکانی دەوروبەری شاری خورماتوو هاتوونە لە کەرکووک و لە هەورێر و سلێمانی ئەژێن لە ژێر تەئسیراتی لەوانەیە متأثر بن هەر بە وەزعەکە ئەو وەزعی هەرێم یا وەزعی کەرکووک یا شتێکیان بۆ تەقدیم کرابێ نەوع تەعاتوفێکیان لەگەڵ قەزەکە هەبێت بەڵام بە شێوەیەکی عام بەڕاستی مەترسیە لەسەر وەزعی سەلاح الدین تاکو ئێستا لە ڕێگەی نوێنەرەکانیشمان و لە سەلاح الدین تا ئێستا هیچ ئامادەکارێک بۆ نەکراوە تەنسیقێک نەبووە لەگەڵ حکوومەتی سەلاح الدینە نە لەگەڵ پارێزگارە ولا لەگەڵ ئەنجومەنی پارێزگایشە بۆ ئەو پرسە بەڕاستی لایەنی تریش هەیە کە لایەنی تورکمانیە تا ڕادەیەک دژی ئەو مۆزوعە زۆر وەستاوە بۆیە بەڕاستی ئەگەر لەسەر کەرکووک لە 150 خەتەر بێت نازام چەند قیاسیەکەن ئەوە لەسەر خورماتوو زۆر لەو ڕێژەیە خەتەرترە ئەنی ئێستا ئەگەر ڕفراندۆم کرێ ئەگەری ئێمە لەوێ من خۆم وەکو خۆم من وەکو دکتۆر ئەمین ڕێیەکم هەبووە و تویشمە ئێمە زۆر بە بتمانە ئیشمان کردو لەگەڵ لایەنەکانی ترە 2023 تا ئەمڕۆ من ئەشڵەن هەر مادەی 58 و 140 پێم باش نەبوو لە دستورە هەبێت لەبەرەوە ئەبوایە تۆ ئەوانەی کە بە قەرارێکی سیاسی کراوە بە قەرارێکی سیاسی ئەو وەختە بدرایەتە پاڵ هەرێمەوە لەسەر حمرین بیت لەسەر حمرین و داوای مافی خۆت بکەین نەک من هاتوومە لە کەرکووکیش دەرچوومە لە هەولێر و لە سلێمانی و لە چەمچەماڵ و پردێ ئەو دی و پردێشەوە داوای کەرکووک و داوای ناوچانەکەم بەڕاستی ئەبوایە لە حمرین بەولاوە دابنشتین داوای مافی خۆمان بکردای سپاس دەکەم کاتوداتکەم لە بەڕێز دەگەچین لای کاک ڕێباز لە چەمچەماڵەوە کاک ڕێباز زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەڕێستان چۆن لە مەسەلەی ئەنجامدانی ڕاپرسی لە ناوچە جێناکۆکەکان دەڕوان هیچ زەمینە سازیەکی بۆ کراوە لەسەر ئاستی حیزبەکانیش چی کراوە بۆ ئامادەکاری یاخۆت هیچ زەمینە سازێکی ئەو تۆ نەکراوە بۆم پرسە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خۆی پەروەردگار لە جەنابەت و لە میوانە بەڕێزەکان و لە تێکڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ بۆ وڵامی ئەو پرسیارە ئێمە لە 24 پێنجی 2017 دیار وەک بەرپرسیەکەمی هەموو حیزبەکان لە شاری کەرکووک حیزبە کوردیەکان کۆبنەوەیەکمان ئەنجامدا لەو کۆبنەوەیدا تێکڕا هاودەنگ بووین لەسەر ئەوەی کە ئەگەر ڕێفراندۆم بکرێ پێویستە ناوچە دابڕێناوەکانشی لەگەڵا بکرێت لەبەرەوەی ناکرێ ئەم ناوچانە جیا بکرێتەوە لە هەرێمی کوردستان بەڵام هەر لەو کۆبنەوەشدا هەموو لا کۆدەنگ بووین متتەفق بووین لەسەر ئەوەی کە دەبێت دووشت لەم ناوچە کوردستانیانە بکرێ کە زۆر گرنگە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم ئەویش یەکەمیان زەمینە سازیە دووەمیان کۆدەنجی پێکهاتەکانی شاری کەرکووکە نەک هەر لایەنەکان ئێمە ڕاستە لایەنەکان کۆدەنگ بووین لەسەرەوەی وەکوتم ئەگەر ڕێفراندۆم بکرێت کەرکووک بێتەوە بەڵام ئێمە لە کەرکووکا وەکو ئەزانین پێکهاتەی تری تێدایە و ئەو پێکهاتانەش دیارە لە زۆر ڕۆوە لەم ڕێفراندۆمەیە پێویستیان بەوەیە کە زەمانەتیان بکرێ پێویستیان بەوەیە کە زەمانەتی پاراستنی کولتوریان زەمانەتی بەرپرسیارەتیان بکرێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئێمە نەمانتوانیوە هیچ شتێ لەگەڵ و پێکاتانیا بکەین و دەبوو ئێمە بەڕاستی لە ئاسی پەیوەندیەکاندا لەگەڵ عەرەب و تورکمانەکاندا چەند کۆبوونەوەیەک ئەنجام درراوە دەبوو وەفدێک لەسەر ئاستی هەرێم بەهاتایە و لەگەڵانە دابنشتایە و هەموو ئەو زەمانەتیان بکرایە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان بەداخەوە هیچ زەمینە سازێکی بۆ نەکراوە و ئەگەر بەم شێوەیە بڕوا بەڕاستی ئێمە زەرەرێکی زۆرەکەین لەبەرەوەی ئێمە بەلایەنیکەمە تۆ کاتێ باسی ڕێفراندۆمەکەی دەبێ ضەمانەتی لە 60 بۆ 70 دەنگەکانت کردبێ
بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر وا بڕوە نە پێکاتی تورکمان و نە پێکاتی عەرەبیش دەنگ بە ڕیفراندۆمەکە نەدەنەوە تا ئێمە زەرەرشی گەورە ئەکەین واتە ئەم جارە هەڵەکە هەڵەیەکی کوشندە ئەبێ بۆیە ئێستا بەعام لەو خەناعەتە و لەو بڕواایەداین کە ڕیفراندۆم زەمینە سازی بۆ نەکراوە و ئەگەر بکرێ قەناعەتم وایە بە زەرری کورد ئەشکێتەوە. بەڵێ ینی بۆچی پێتان وایە بە زەرری کورد دەشکێتەوە و زەمینە سازی لەبارەی پێکاتەکانە و ئەو حکومڕانیتی کەلایەنە کوردیەکان لە 2023 لە کەرکووک کردویانە بایەوەندە نییە کە پێکاتێکی عەرەب پێکاتەی تورکمان متمانیان هەبێ بە لایەنە کوردیەکان؟ نا بەڕاستی بای ئەوە نییە چونکم ئێمە ئەوان متمانی ئەویان نایە متمانی ئەویانەوە کە کەلتوریان پارێزرا متمانیان ئەوێ کە ئەوان ئەو پۆستانی کە هەیەیانە ئێستا چیەکرێ بۆ نمونە پێکاتی تورکمان کە ئێستا بەلای خۆیەوە کە وەختی خۆی عەرەب ئەو بەشداری بوونەی نەبوو لە هەڵبژاردنەکاندا بە هەر هۆکارێکەوە ئێستا تورکمان بووە پێکاتەی دووەم لە ئەسڵدا کە ئەوان ئەگەر بێت و ئەم جارە بە شێوەیەک بکرێ ئەوان نابنەوە بنە پێکاتی سێیەم بۆیە ناڕازین بە هەموو شێوەیە بۆیە پێویست بوو زەمانەتیان بدرایە پێویست بوو لەگەڵانەدا بنشرانە پێویست بوو ئەو پۆستە حکومی و ئیداریانی کە هەیەە زەمانیان بۆ بکرایە بۆی کە ئەگەر بێنە ئەگەر ڕیفراندۆم بکرێ یان ئەگەر هەڵبژاردن بکرێ ئەوان بە هەموو شێوەیەک تەنانەت هەڵبژاردنشیان ڕەتە کردەوە. ئەوان دەیانوت بە بڕیارێکی خاص وەک ئێستاندا پەرلەمانەکانن لە پەرلەمانی بەغا داوای دەکەن بکرێ بەڵام بۆیە ئەڵەم زەمینە سازی بۆ نەکراوە ئەو زەمینە سازی پێویستی بەوە بوو کە لە ئاستی باڵا لەگەڵیاندا دابنیشێنرێ بەڵام بەداخەوە نەکراوە ئەمە لەلایەکی تریش ئێمە دووس خورماتوو کە وەکو ئەو مامۆستا ئەمین ئاماژەی پێکدا و پاشان مامۆستا فەرمانیش ئێمە دووس خورماتوو تا ئێستا سەر بە تکریتە خانەقین سەر بە دیالەیە شنگار سەر بە مووسڵە خۆ ئەگەر ئەمانە ئەگەر بشکرێ پێویستە هەر بڕیاری ڕیفراندۆمشی بۆ بدرێگە لە ئەنجومەنی پارێزگاشەوە بدرێ چۆن ئەنجومەنی پارێزگای دیالە ئەو بڕیارە ئەدا چۆن ئەنجومەنی پارێزگای تکریدە و بڕیارە ئەدا چۆن مووسڵ ئەو بڕیارە ئەدا بۆیە بەڕاستی من ئەڵێم زەمینە سازی بۆ نەکراوە زەمینە سازی بۆ نەکراوە و قەنەعەتم وایە ئێستا ئەگەر کۆبنەوەیشی تر بکرێ هەموو پێکاتەکان هەموو ڕەنگە لەو قەناعەت و باوەڕەدا بن کە نەکردنی زۆر باشترە ئێستا لە مەساحەتی کووردا بەم شێوە بمێنێتەوە نەک بکرێەوە بە یەکجاری لە دەستمان دەربچێت. بەڵێ زۆر باشە بەس ئەمە بۆ پێکاتەکان ئەی لە ناوماڵی کورد لە کەرکووک لایەنە کوردیەکان هیچ لە ناوخۆیاندا زەمینە و ینی لەبارە بۆ ئەوەی کە تەنات کورد قەنەعات بە کورد بکەن کە ئەم پرۆسێ سەرکەوتوو بێ یاخود لایەنە کوردیەکانیش لە ناوخۆی کەرکووکدا لەسەرم پرسە تاکوێسە تەنسیقێکی ئۆتۆنیە و لە ڕووی کۆمیسیۆنیشەوە تاکوێسە هیچ نەکراوە. بەتاکیدەوە لە ڕووی کۆمیسیۆنەوە هیچی بۆ نەکراوە تازە بڕیاردراوە کە نووسینگەیەک لە شاری کەرکووک دابنرێ کە ئەویش هێشتا بڕیارگە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە گەر کۆمیسیۆنی عێراقیش بیکە بە هەمان شێوە گەونێ کە خۆت سەرپەرشتی وەزعەکە بکەیت اینجا لایەنە کوردەکانی شاری کەرکووکش بە هەمان وەکو ئەوانەی هەرێمی کوردستان ئەوانش هاودەنگ بوون لەسەرەوەی کە پێویستە زەمینە سازی بۆ بکرێ. ئێمە تورکیا ئەم ڕیفراندۆمی ڕەفز کردووە کە هەمومان نەزانین ئێرانە ڕەدی کردووەتەوە ئێمە ئەگەر هیچ دەرچەیەکمان نییە عێراق بە هەموو شوێ دژی ئەوەستێتەوە باش ئەگەر ئەمە زەمینە سازی بۆ نەکرێ و کاری بۆ نەکرێ ئێمە لە بینات چی ئەکرێ ینی چیمان بۆ ئەکرێ لایەنە کوردیەکان لەسەر ئەو متتەفق بوون کە ئەگەر ڕیفراندۆم بکرێ بەم زەمینە سازی کە ئێمە باسمان کرد ئەو کاتە هیچ لایەنێک هیچ لایەنێک لە لایەنە کوردیەکان دژی ئەوە نین کە ئێمە ڕیفراندۆم بکەین و ببینە دەوڵەتێکی سەربەخۆ بەڵام دژی ئەوەن کە میکانیزمەکانی دیار نین و ئەنجامەکەی ئەچێتە گیرفانی شتێکی نادیارەوە کە ئەوە نییە بۆ سەربەخۆیی بێ لەبەرەوەی ئێمە ئەگەر بڕیار بۆ سەربەخۆیی بێ ئەم ڕیفراندۆمە ئێمە لە 2005 کردمان و لە 1990 هەرچی دەنگەکانیشمان بەدەست هێنا بەڵام بەداخەوە چی بوو هیچی لێ بەرهەم نەهات. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێستان کاک مەلا فەرمان سەبارەت بە مەسلەی لێک نزیبوون و ژمارەکان کە بەڕێز دەڵێ ئێستا ژمارەی پێکاتی کورد لەگەڵ پێکاتی عەرەب و تورکمان لە یەکۆنیزیکە ینی پێشتری شەروا بۆ یاخود ئێستا کۆچی کردووە لەو ناوچانە کە نەتوانرێت ڕێژەیەک بینێت کە ڕاپرسێکە زۆر سەرکەوتو بێ ئەگەر ئەنجام بدرێت. بڵێ بەر لەوەی وەڵامی پرسیار بەم و حەزەکەم سێم لە حەزم هەیە لەسەر یەکیانەوەی کاک دکتۆر باسی کرد
ڕاستەکە لە حملین بەولاوە ئەوە ئێمە قسەبا لەسەر کردایە جاری یەکەم قیادەی کوردی ئەوی کە خۆی بە قیادەی کوردی ئەزانێ خاشی خۆی خستە بەرچە خۆی ڕاپرسی لە دەستورایانی دەبووە نەکرایە بەڕاست نەبوو کورد بۆیان نەکرایە ڕاپرسیەوە بەڵێ نابایە بکرایە ئەمە یەک دوو ئێستا زادێشکەی خاتە بەرچە خۆی ڕاپرسی کە ڕاپرسیەک ینی وەک قمارێکی دۆڕاوایە بۆ لای من بۆچی قمارێکی ئەجا دێمە علاقی بە وەڵامی پرسیارەکەتەوە ژمارەکانە دوو ئەو کۆبنەوەی کە حیزبەکانی ئەوێ ئەیکەنیانی من بۆ خۆم ئەوەی کە ئەڵێ ئێمە یەک ڕیزین ئەمە گومانم لێتی زانی بۆ گومانم لێتی دوو خاڵمان هەیە لەسەر و مۆزوع یەکیانەوەی لە هەڵبژاردننی پێشووی ئەم هەڵبژانی ڕابردووی عێراقا یەک لستێکە چۆن تێکچوو ڕاستە کادرەکانی کەرکووکێنە و حیزبەکان کەرکووچەکان زۆر دۆسەوازن بۆ کەرکووک زۆر هەوڵەدن بێکۆ ئیش بکەن زۆر نزیکە بەڵام ئایا کە قیادەی حیزبەکە سبەی ئەمرێکی دەرکرد بە دەردی هەڵبژاردنەکە ناچێ ئەو لستە ناچێت لە هەڵبژاردنە چۆن تەفلوت و نابوو ئەمە جگە لەوە لە 2010 باشە ئەنجومەنی کەرکووک خۆ نامەیەش لستی برایەتی بە کۆی دەنگ نامێشی نرد بۆ پەرلەمانی کوردستان دیاریشیان دەرکردوا بوو وەنیە بەڵێ باشە پەرلەمانی کوردستان هەر وەڵامینە نەک وەڵامینە نازە کاغەزەکە چیلیات کاتێکە سەرۆکاتی پەرلەمان کەوتە دەست بزوتنەوەی گۆڕان زۆر تاکیدمان لەو نامەیە کرد هەر دەستمان نەکەوتەوە نەمازانی چی بەسەراتوە ینی ئەمانە هەموو پێمانەڵێن یعنی ئەمانە هەموو پێمانەڵێن ئەمە جددیە لەو مۆزوعانیە لە مەسلەی ڕێفەراندۆمە لە مەسلەی کەرکووکە لە قیادەی کوردی جددیەت نییە ئەنجا دێمە سەر ژمارەکە ئەوەی کە ژمارەکان مەسە تۆ وەرە ناوچەی ساڵەی بگرە ناوچەی شێخ بزێنی بگرە ناوچەی شوان بگرە ئەمە لە ئەمەی کە 100% کوردەیانی ناوچەی دووبز دێهاتەکانی ناوچەی دووبز بگرە ئەمانە خەڵک نەچۆتەوە خەڵک وەرە بینی دووبز و کەرکووک دێهاتەکان بە پەنجەی دەست خەڵک ڕۆیشتوتەوە ئەو مەسافە زۆرەی کە لە داعش پاکراوەتەوە یەک کوردی بۆ نەچوەتەوە ئەمەمان پێڵێ کە ژمارەی کورد لەوێ بەفعلی مەسەرەن لە ئەگەر سەیری بکەی لە داتایەک بینی لە 57ەوە وردە تا دێت لەژێر سیاسەتی بەئەس و بەتایبەتی دوای 2000 لە کەمبوون بووە یانی کورد کەمی کردووە و تەمەنامانە کرد تەسەوورمانە کرد چاوەڕێ ئەوە منکە دوایەوە دەسەڵات ناڵێ حکوم دەسەڵات کە کەوتە دەست کورد لە کەرکووکە خەڵک بە لێشاو بگەڕێتەوە و لە ئەوروپاوە بێتەوە فعلەن هاتنەوە بەڵام کاتێکە هاتن وەزعەکەیان بینی کە بینیان چی لە سەرۆت و سامانی کەرکووک ئەکرێ کە زانیان چۆن ئیداری کەرکووک ئەکرێ و چۆن تەعامل لەگەڵ پێکاتەکان دەکرێ ئەم لێشاوە عکس بووەوە ئەمە وای کرد ژمارەکە کەم ئێستا ژمارەی کورد و من بۆ ئەوەی کە ئێمە بەرچاومان ڕوون بێ زۆر جار گوێم لێ بێت کورد بۆ پەرلەمانی عێراق ئەم جارە زۆرینەی کورسەکانی هاوردووە بەڵام بەڕاستی من بە هەموو ئەوانەی کاڵێم کە ئەو ژمارەشیان بەدەستاوردو ئەو باسی ئەو ژمارەکەن ئەبێت جوان بۆی بچن پێکاتی سنە چەند هاتوو بۆ دەنگدان و خەڵکی چەند هاتوو بۆ دەنگدان و عەرقەلەکانی ڕێک دەنگدان چۆن بوو بۆ ئەوەی فێڵ لە خۆمان نەکەین من پێم وا بێ ئێستا بڕۆ ناو کەرکووک مەسەرەن ئەزانیت کە ژمارەی خەڵکی تر زیادی کردووە ژمارەی عەرەب زیادی کردووە باشە بەس چکە ناوبڕێکمانەی بە کورتی ئێستا ڕێژەی کورد لەسەر ئاسی پارێزگای کەرکووک لەگەڵ پێکاتەکان چۆن ئێستا من پێم وا بێ ئەگە بەرامبەر نەبێت ئەوەنەی زیاد نییە بەڵ سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاوی تۆرەمینەکە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی ئەو ناوچانەی کە بۆ نمونە ڕەنگە کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆری نەوێ بەڵام بۆ ئەنجومەنی پارێزگای مووسڵ بۆ ئەنجومەنی پارێزگای دیالەکە کورد لەوێ زۆرینە نییە لە ڕووی یاساییەوە کە ئەو ئەنجومەنان ڕێگە نەدەن گرفت بۆ پرسە دروست دەکات. بێشک ینی من تەمان لەگەڵ کە ئەگمەلا فەرمانە لەوانەیە لەگەڵی نەبم کە نسبەی کورد لە کەرکووک کێشەمان هەبێ لە سەری بەڵام چەند لەو نسبەیە دەنگەدا بۆ مۆزوع بەڵام نسبەی کورد لە کەرکووکەوە کێشەمان باوەڕ ناکەم تیاوێ هەرچەندە من خەڵکی کەرکووک نیم بەڵام بە پێی معلوماتەکان نسبەی کورد لە کەرکووک زۆر لەوە زۆرترەکە. بەڵام تۆ گومان لەوەیە کە کوردی شەمووی دەنگە هەندێک بۆچی گومان لێ تۆ هەندێک لەو باواقعی بین ئەمڕۆ زۆر لە خەڵکی لە 1990 من ئیمانم شوایە کە ئەگەر مستەقلیشە بێ لە 1990 مستەقلنی یەک مستەقلە ئەگەر مستەقلیش دەبی بە پێی ئەو تەوجیهاتی ئەو حیزبە و ڕێی ئەو حیزبەتە تۆ ئیشەکە ئەو واقعەکە ئینسان نەدەنی ئینکاری بکە بەڵام وەکو نسبەی کورد کێشەمان لە کەرکووکان نییە بەڕێی من بەڵام لە دەرەوەی کەرکووک وەکو مووسڵ وەکو دیالە وەکو سەلاحەدین هەرچەندە لە تەقریرەکە باسی سەلاحەدینەوە ناکرێت هەر باسی دیالە و مووسڵ و ئەواکرێت کەرکووکە کرێت بەڵام سەلاحەدینش مەشمولە بەو مەوزوعە کێشەی گەورەمانەیە نەک بەس لەما کێشەمان هەبوو لە مادەی 140 تۆ ئەگەر بێت و ئێستا مادەی 140 فقرەی یەکەمی دووەمی جێبەجێ بکرایە کە ئەوەیە کە تۆ ئەو ناوچانەی کە وەختی خۆی لە کەرکووک دابڕانە بگەڕێنەوە ئەوە لەو ناوچانە کێشەمانەیە بەڕاستی ینی بۆ نمونە نسبەی کورد لە سەلاحەدینە ئەو دووز و دەوروبەری خورماتوو چەندێکن ئەوش کێشەمانەیە ئەبوایە من ڕەئیم وایە وەختی خۆی ئەمەمان نەخسێتە ڕاپرسیەوە نەمان خسێتە دستورەوە زۆر دڵیان خۆش و برادران کە مادەی 140 تەسبیت کرد دوای مادەی پێشەوە مادەی 58 کرد بەڕەیانی هەندێک لە خەڵکیە بوو دژی ئەوە مۆستا بەڵام نەیانتوانی بەڕسمی لەبەر ئەوەی بەرانبەرەکەمان مەوزوعی حیوار و دانیشتن و نووسینەوەوانەی التیزامیان پێوە نییە التیزامیان پێوە نییە بە هیچ شێوەیەک ناکەن جا بۆیە من بۆ پێم باش بوو ئەوە بە قەرارێکی سیاسی وەختی خۆی کەرکووک خورماتوو لە کەرکووک دابڕێنرا چەمچەماڵ شرگات لە مووسڵ دابران درا پال سەلاحەدین بە قەرارێکی سیاسی بوو ئەبوای بە قەرارێکی سیاسی بکرایە نەک من دانیشتن و ئەو شتە بکەم و نووسین و کێشەی ئەم وڵاتە ئەوەیە قانون هەیە دستور هەیە بەڵام جێبەجێکردنی قانون دستور نییە کێشەکە ئەلەم لێرایە بۆیە هەر ڕەئیم وابووە ئەبوایە ئێمە ئەو ناوچانەمان بە قەرارێکی سیاسی بە واقع حالێک وەکو ئێستا هەیە واقع حالەکە بگێڕایەتەوە سەر هەرێمی کوردستان لەوێەوە دابنیشتین و داوای مفاوضاتمان زۆر باش بەس ئەو ناوچانە کوێن کە بەو چوین تو ئێستا کورد ڕەنگە تێیدا زەرمەند بێگەم پرۆسێ بەڕێوە بچێ بۆم لە چمان جگەل لە کەرکووک هەرسێ پارێزگاکە بە خەتەرە مووسڵیش و
دیالیش و سەلاح الدین بەچیە بۆ نمونە نسبەی کوردی تیاکەمە نسبەی کوردی تیاکەمە یەک حکوومەتی ئەو جێگایانە دیالە فەرقیە تۆزێک موسڵش فەرقیە بەڵام سەلاح الدین بە هیچ شێوەیەک حکوومەتی سەلاح الدین لەگەڵ ناوچانەی کە سەر بە دیالەن بۆ نمونە کورد لەوێ زۆری نییە و کوێ سەر بە دیالەیە دیالە ئەندامیان هەیە جێگیری پارێزگاریان هەیە وەختی خۆی سەرۆکی ئەنجومەنیان هەبوو لە مووسڵشا ژمارەی کورد زۆرە و دوای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای مووسڵ نینەوە کووردە جێگیری پارێزگار کووردە فەرقی هەیە خەتەرەکە زیاتر لەسەر سەلاح الدینە بەڕاستی نەکەوە من تعسوبێکم بۆ شارەکەی خۆمە بێکە خورماتوە بۆی بگیریم زیاد بەڵام خەتەرەکە زیاتر لە سەلاح الدین هەیە خانەقین وەزعی زۆر جیاواز لە خورماتوو لە هەموو ڕوویەکەوە کورد دەسەباڵایە لەوێ زۆر جار حکوومەتی دیالە ویستوێتی هەندێک قرارات فەرز کاتە سەر هینا بەدژی وەستانە دوایی نوێنەریان هەیە ئێمە بەداخەوە ڕاستی کێشەیەکی ترشە جگەل لە مۆزوعە ئەو نوێنەرانەی کە لە بەغدادا ئەنرێن لە حکوومەتی مرکزی ناوەندا ئەنرێن نوێنەری ناوچە دابڕاوەکان نین نوێنەری کەرکووک نین نوێنەری خورماتوو نین نوێنەری خانەقی نین نوێنە و جێگانە نین نوێنەری دەوروبەر نین لە بەغدادا ئەمرێت بۆی ئیش بکە بۆ منتخەکەی زیاتر چکە خەڵکی خورماتوو ئەزانێت کێشەی خورماتوو کێشەی کورد لە سەلاح الدین چیە خەڵکی کەرکووک ئەزانێت کێشەی کورد لە کەرکووکا چییە تۆ وەزیرێک دانەی خەڵکی هەولێر و سلێمانیە یان بەرپرسێکدانی ئەندام پەرلەمان بەدەستی من نییە بەردام پەرلەمان خۆی دەنگهێناوە بەڵام دانانی وەزیرەکان و مدیر عامەکان و بەرپرسە ئیدارەکان ئەبێ ئەو شتە بکرایە دووهەم خاڵێکی ترە زۆر گرنگ کە ئەم بەرپرسانەی دانرێت چی بەس پرسی دەستە بێت چی وەزیری ناوچە دابڕاوەکان بێت ئەبێ خەڵکی کەرکووک بێ لای کەمی ئەبێ خەڵکی ئەو دەوروبەرە بێت کە کێشەی لەسەرە من چی لە خەڵکی لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی سلێمانی بۆ ڕێزی هەولێر دهۆک ئەو جێگانە بەڵام ئەو کێشانەی کە ڕەبتە بە منتقەدا برانەکە ئەبێ خەڵکی ئەو منتقەیە بێت بەڵ کەواتێک کاکتۆر بە قسەکانی جەناب دەستە ئێمە خورمات و کورد خورماتوو لەدەستدا و یعنی زۆر خەتەری لەسرە بەڕاستی خەتەری لەسرە خەتەری لەسەر بووە لە مادەی 140 خەتەری لەسرە لە مەوزوعی ڕفراندۆمیشە هیچ ئامادەکاریێکی بۆ نەکراوە ئێستاگەر ڕفراندۆمیش لەومەتە کورد لە سیدا دەگەل لە خورماتوو بوونەوە نەوەڕێت ینی فەرقێکەیە لەگەڵ پێشوە چونکە دەوروبەری خورماتوو یەک دێ عەرب نەماوە کەسیش نەگەڕاوەتەوە هەمووی لێ لەم دیمە لەوانەیە ئیسفادە بکرێ ئیش بۆ وش نەکراوە یعنی بەداخەوە ئەوانەی تر ئیش لەسەر ئەو خەڵکانە ئەکەن کە لایەن دانیشێت تەرەفەکانی تر ئێمە ئیشمان بۆ ئەوەیش نەکردووە عەرەبێکی زۆری دەوروبەری کەرکووک هەیە دەوروبەری خورماتوویە لە کەرکووک دانیشتووە کێ قسەی لەگەڵیان کردووە کێ تەنسیقی لەگەڵیان کردووە عەرەبێکی زۆر لە سلێمانی و لە هەولێر هەیە خەڵکی سەلاح الدین و خەڵک و دەوروبەری خورماتووە چی ئەمەدەکات چی ئیشێکی لەگەڵا کراوە خزمەتت کردووە بەڵام ئیسفادە لەو خزمەتەی نەکردووە خەڵکێک لە تکریتەوە دێ لە مجتەمە لە مخەیەمەکان ئیشەکا بۆ لیستەکانی خۆیان ئێمەش لە بەردەستی خۆمانە خزمەتیانمان کردووە پاراستیانمانە ئیشی وە نەکراوە سپاس دەکەم دواتەگەرم لای بەرز ئەگەر بچین لای کاگرێباس سەبارەت بۆی کە تا کوێستا کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم هیچ ئامادەکاریەکی نەکردووە تا چەند ئەمە گرفتە کە دوو مانگی ماوە لە ناوچەکانەوە مەسەلەی ئەوەی کە ئێستا بازۆکەی کە سەرۆک وەزیرانی عێراق نامە یارەستەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دیالە و مووسڵ سەلاح الدینیش کردووە کە ڕێگە بە ئەنجامدانی ڕیفراندۆم نەدەن ڕێگیری عێراق و مەسەلەی بوونی هێزی جیاواز لەو منتیقانە تا چەند ئاستەنگ لە بەردەم بەڕەوە چوونی ئەو پرۆسەیە بەتەکید ئاسەنگن و ئێستا خەڵکی ئەو ناوچانە بە تایبەتی کەرکووک لە دڵڕاوچەیەکدا دەرچی کە تا ئێستا حەویجەکە لەژە دەستی داعشە پاک نەکراوەتەوە مەترچێکی گەورەیە و ترسێکی خەڵکی ناوچەکان بە تایبەتی لە حەجی شعبی هەیە ئێستا خەڵکی منتیقە وڵاتی کەوتنەتە دڵڕاوچەیەکەوە کە نەک ئەوەی کە زۆر احتیمام بە ڕێفراندۆم نەدرێ بەڵکو ئیسیمام ڕەنگە ئێستا لەوە گەورەتر بیر بکەنەوە کە ڕەنگە لە دەزانی شارەکە بێ ڕەنگە بکەوێتە بەر شاڵاوێکی تر یان بەرنامەڕێژی بۆ کرابێ ئەمانە هەموو ئاستەنگن و وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە کەرکووکە تا ئێستا بنکەیەکی نییە ئەگەر بەم شێوەیەش بکرێەوە هەتا خەڵکی بەداین بە دووسێ مانگی تر تەواو نابێ بۆیە من ئەڵێم هیچ ئامادەسازێکی بۆ نەکراوە خەڵکی ئەو منتەقەیەش ڕاستەکەن دابەش بوونە بەسەر ڕاستە بەسەر حیزبەکاندا بەڵام هەتا ئێستاش زۆر لە ئەو حیزبانەی کە لە شاری کەرکووکم بە تایبەتی هەردوو حیزبی باڵا دەست
تا ئێستا شتێکی نەکردووە کە خەڵک دڵخۆشکە لەو ناوچانە تا ئێستا نەوتی کەرکووک ئەڕوا خەڵک لە هەرێم بێزارە تا ئێستا بۆ نمونە ئەو نەوتەی کە پێشتر لە حکوومەتی عێراقی ئەڕوا خەڵک ئێستا قەنەعەتیان وا بوو کە ئێمە ئەو سوودمەندتر بن وەک لە ئەمسا لە پارەی پترۆ دۆلارە لەوەتی ئێستا کە ئەڕوا لە هەرێمی کوردستان و ئەڕوا خەڵک ئەڵێ و پارەیە دیار نییە نازانرێت چی لێ دێ و چەند بڕەنەوت ئەڕوا بڕەکەی دیاری نییە و ئایا ئەو ئیتفاقیانەی کە ئەکرێ لەسەر نەوتی هەرێم بۆ خەڵکی کەرکووک ئاگاداری نییە هیچ کەسێک لە خەڵکی کەرکووک ئاگاداری ئەو ڕێکەوتنانە نییە چ ئەوەی کە لەگەڵ هەرێمە ئەکرێ چ ئەوەی کە چەند ئەدرێ لە مقابلی پترۆ دۆلارە بدرێتە شاری کەرکووک ئەم ئەنە هیچ کەسی ئاگای لێنێ بۆ ئەوە بێمتمانەییە دروست بووە بێمتمانیەکەش وای لێ کردووە تەنانەت قەنەعەتیان بە هەندێک شت نەمێنێ جا من لە ئاماژەم پێدا لە ئەوەی کە حیزبەکان ینی کۆدەنگ بووین لەسەر ئەوەی ئەگەر ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بکرێ وەکوتم لە کەرکووک بکرێ بەڵام کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە پێویستە زەمینەسازی بۆ بکرێ ئێمە کێشەمان ئێستا لەسەر ئەوەیە کە زەمینەسازی بۆ نەکراوە هیچ کاتێک نە لەگەڵ عەرەبا قسە کراوە نە لەگەڵ پێکاتی تورکمانە قسە کراوە لەسەر مستەوای بەرز بڵێن هیچ شتێکی بۆ نەکراوە تەنانەت ڕاستەکە ئێستا خەڵک لە دووزەوە ئێمە بە چاوی خۆمان دەیبینین کە خەڵکێکی زۆر چۆڵی کردووە و لە شاری کەرکووک بە هەمان شێوە زۆر ینی ئاماژە بەوە ئەکەین کە خەڵکی ترساون خەڵکی ئەوەن کە ینی ئەترسێنرێن بەوەی کە ئەگەر ڕیفراندۆم بکرێ ڕەنگە تووشی کێشەیەکی گەورەتر بنلەوە بۆیە قەنەعەتم وایە ئاستەنگ زۆرە ئاستەنگەکانی گەورەن و گەورەتر ئەبن بەم شێوەیە بڕۆ بەڵێ سەبارەت بە مەسلەی تۆماری دەنگدەران جگە لە کەرکووک و ناوچانی کە لە دەرەوەی کەرکووکن دروستکردنی تۆماری دەنگدەران شکارێکی قورس نییە کە تۆماری دەنگدەران لای ئەنجومەنی پارێزگای بۆ نمونە دیالە و سەڵاحەدین و مووسڵە دەستخستنی ئەم تۆمارە شەرکارێکی قورس نییە بۆ کورد جگە لە کەرکووک من ئەوە بەکارێکی قورسی نابینم لەبەر هەوڵی بۆ نەدراوە گەر هەوڵی بۆ بدرای بەکارێکی قورسی نابینم بەڵام ئەوە تەنها بیانویەکە لەبەرەوەی بۆ پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنەکان پێکاتی تورکمان کە ئیسە زۆر ناڕازیە لە مەسایلی تۆماری دەنگدەرانە خۆ بە هەر نەفسی تۆماری دەنگدەران بۆ پەرلەمانی عێراق هیچ کێشەی نەبوو کە هینشیان دەرچوو بە ئەندام پەرلەمانشیان دەرچوو هیچ کێشەیەکیان نەبوو بەڵام بۆ کورد ئێمە تا ئێستا ینی ئامارێکی دقیقمان نییە لەوەی پێشتر هەمان بوو لەوەی کە کورد زۆرینەیە لە شاری کەرکووک بەڵام ئێستا بەم حاڵەتی کە ئێستاوە کە خەڵکێکی زۆر ڕۆشتون خەڵکێکی زۆر دووس خوورمات و کەرکووکیان بەجێهێشتووە خەڵکێکی زۆر بە تایبەتی ئێمە کە ئەڵێن کەرکووک هەر کەرکووک بەتەنیا نییە ئەگەر وەکو ئیحسایەکەی 50 بێ بکرێ ئەبێت چەند تەماڵی لەگەڵا حساب بکرێ ئەبێت زۆر بەشن بەڵام ئەمانە هیچ ئامادەکاریەکی بۆ نەکراوە تەنانەت بە شێوەیە کە خەڵکی ئەو منتیقانە ئێستا من لەگەڵ خەڵکی دووز قسەم کردووە لەگەڵ خەڵکی ئەو دەیانی دەوروبرسی کە سەردانیانەکەین گفتوگویان لەگەڵاکەین ئەسڵەن باسی ڕیفراندۆم لای ئەوان هەر شتێکە کە باز نەکراوە لایەن بەڵکو شتێکە تەنها لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەیبیسن ئەمەش ڕاستە ئێمە وەکو عاتیفە ڕەنگە بەیانی کورد بڵێ خەڵکێک دەنگ بدا بەڵام زەرەرمان لەوەیە کە ئەگەر عامی خەڵک تێنەگەێنین و پێکاتەکان ڕازی نەکەین بەوەی کە حسەیان نافەوتێ زەمانیان بدەینێ بەڕاستی زەرەرمانە بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە ئیداری کەرکووک ئێستا کە بەڕێز وتت نەوتەکە بۆ خزمەتی خەڵک سرف ناکرێەوە مەسەلەی ئەو خزمەت نەکردنی خەڵک و نەبوونی ئەو سامانە بەکارهێنانی بۆ خزمەتی خەڵک پێ دوای کاریگەری دەبێت لەسەر مەسەلەی شەقامی کوردیش تێڕوانینیان بۆ ئەم مەسەلەیە کە ئەم مەسەلەیە بەی شێوەیەک لە خزمەتی کەرکووکدا سرف نەکراوە بەتەکید وایە ئێستا هەموو خەڵک باسی ئەوە دەکەن وە حیزبەکانش ئێستا ئێمە حیزبەکان بەڕاستی تەنها کۆی حیزبەکان ماعەدا هەردوو حیزبی دەسەڵاتدار نەبێ ئێمە ئەو کاتەش کە کۆبنەوەمان دەکرد دەمان و پێویستە ئەم داهاتێکە لە کەرکووک ئەڕوا شەفاف بێ خەڵک بزانێ بۆی چۆچێ لەبەر ئێمە چەندەها پرۆژەمانێ لە شاری کەرکووکا وەستاوە و خەڵک ئەمانە بە چاوی خۆیان دەبینن و ئێمە تەنانەت ئەجیزە ئەمنیەکانمان پێویستیان بەوەیە و کاری بکرێن لە ڕووی چەکەوە لە ڕووی سیارەوە کە
ئێمە لەگەڵیانە ئەدوێن زۆر کۆڵەوارن زۆر پێویستیان بۆ شتان هەیە بۆیە خەڵکی بەعام بێمەتمانێکی بۆ دروست بووە کە ڕەنگە تا ڕادەیەکی زۆر ببێتێ ڕێگر لەوەی خەڵک بەرەو ڕێفراندۆم بچێت. بەڵێ سپاس دەکەم کاک مەلا فەرمان سەبارەت بە مەسەلەی ئیدارەی ئەو ناوچانەکە کورد لە 2023 تایبەتی لە کەرکووک فەرمانڕە حکومڕانێکی جوانین نەکردووە کە جگەل لە کورد پێکاتەکانی تریش لەگەڵ ئەم پرسەدابنیە خۆ تەنانە کوردیش ناتوانیوە کوردیش ڕازی بکەن لەو منتیقانە؟ بڵێ زۆر بە کورتیش من ملاحەزەیەکی زۆر جوانی باست کاک دکتۆر ئەوەی کە مەسەن جەنابی کاگەشوان کاگەشوان مستەفا بڕیاری ئەوەی یاکە لە دوای هەڵبژاردنەکانی عێراق تەواوی پۆستەکانی بزوتنەوەی گۆڕان بدرێت بە خەڵکی ناوچە دابڕاوەکان مەسەنەوە بوو وەزیرێکمان بەرکەوت لە خەڵکی ئێوە دانرا مستەشارمان بەرکەوت لە خەڵکی ئێوە دانرا ئەوە زۆر مهم بوو جگەلەوە من یەک هینێک ئێستا خەڵکی کەرکووک زۆر بە ئاسانی ئەتوانی ئاشتی کەیتەوە ئەبێ بێن خزمەتی خەڵکی کەرکووک بکەن و لە بری ئەوەی ئێمە یەکتری ئیتیهام بکەین بەوەی کە ئەم لەگەڵ ڕفراندۆم نییە ئەو لەگەڵ ئەوە نێ هەموو خەڵکی کورد هەموو تاشی حیزبێکی کوردی لەگەڵ ئەوەیە کەرکووک بێتەوە باوەشی هەرێمی کوردستان و بەشێکە لە هەرێمی کوردستان دانەبڕاوە ئەوە بۆ وازدەوە بێنین ئەگە تۆ لەگەڵم نەبی لەگەڵ ڕفراندۆ لە بەرەیەشی تری تۆ لەوەی ئەنجا ئەو مەسەلەی خزمەتکردنەکە من یەک جملەیەکم هەیە ئەوەیە کە ئەوەی لە ئەرزی واقع ڕوئەدا لە کەرکووک ئەوەی کە ئێستا هەیە پێمان ئەڵێ باسی پێکاتەکانەکەی باسی خزمەتگوزاری ئەەکەی باسی ناڕزای خەڵک کەرکووکەکەی باسی ئاوادانکردن داهاتەکانەکەی هەموو ئەمانە پێمان ئەڵێن بەڵێ دەسەڵات لە کەرکووکە سۆردەکی باشی پیشانناوە بەڵ ئەی بە سەبەر دوپرسیان بەسەر نەوتی کەرکووک بۆ خزمەتی خەڵکی کەرکوو نیە نەخۆوازەحە ئەی بۆ کەرکووک خۆ ئەسا ناخۆ ئەوە دیارە دیارەکی ئەیبات ئەوە بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەیبات و پارتی دەیبات ئەوە بەش کراوە ینی خۆ بەشە لە بیرنەوتەکان لای هاوانەوە ئەوانە بەدەستی پارتیەوەیە بەشێکی بەدەستی یەکێتیوە خۆ خۆشان نیاشادۆتەوە خۆ دیارە بجگە لە ببوونا بادە بچیتە ئەو مۆزوعەوە زۆر با بچین لە منطقەی دووبێ سیرکەین بزانێ هێزی چێ زاڵە و سنوور دانراوکە کە لەوێ سنوور لە بینی هێزی پارتی وێشی دانراوە بابێن لەکانی دوومەڵانە لای دارەمان هەیە بە کوردی بابێن لای دارەمان بزانێت لە بینی ئەو پێشمەرگە دیێنەی کە هەردوو لایەدایە بەرامبەر یەک بزانێت چ سنوورێکەیە. سپاس دەکەم کاوی تۆ دوپرسیارن سەبارەت بەوەی کە ئێستا حەویجە دوا خراوە کە عێراق بە بنیازی کۆکردنەوەی هێزە کاریگەری دەبێت لەسەر پرۆسی ڕیفراندۆم و مەسەلەی حەویجە لەسەر کۆکردنەوەی هێز و بۆی کە ڕۆڵی زیاتری بێت لە کەرکووک حکوومەتی عێراقی هەرچی ڕوو ئەدات لە ئەو منطقانە تاسیرێکی خۆی هەیە تر تاسیرەکە یا سلبیە ئیجابیە ئەوە ئەبێ ئیداری کەرکووک قەت بڕیا لەسەر ئەوە بدات و لەگەڵ لایەنەکانی ترا ئەو مۆزوع بکری یا دوا بخرێ ئەو مۆزوعەکە بەڵام هەموو تاسیراتی خۆی هەیە تر تاسیرەکە سلبیە ئیجابیە بە گوێرەی حدەسەکانە بە گوێرەی تعاملکردن لەگەڵ حدەسەکانە تاسیرەکە بەبێ ئێستا بەبێ زەنگی سازی کە پێ دوایە ڕفراندۆم ئەنجام بدرێت بۆ کورد زیانی هەیە لەو منتیقانە بەڵێ زمینی سازی بۆ نەکراوە بڵێ زمینە سازی بۆ نەکراوە بە هیچ شێوەیەک بۆی بکرایە زمینە سازی بۆ بکرابێ پێش ئەمە وەختێش بکرایە ئەسەر دوومانی ماوە تاکو ئێستا من دوێنێ پێرە بیستم تازە قسە کراوە لەگەڵ کەرکووک و لەگەڵ سەلاحەدینە شتێکی بۆ بکرێت بەڵام سەلاحەدینیش ئەوە خۆ دەزانی ئێمە تەنیا دووزە و دووزیش تەنیا یەک نوێنەرێکمان هەیە. سپاس دەکەم کاک ڕێبازنی خولەکەش بۆ بەرزستان بەبێ زمینە سازی چ زیانێکە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس دەکەم دیارە دەنگی کاگڕێباس نەما سپاس دەکەم بۆ بەڕێز ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووک کۆمەڵی ئیسلامی کە لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوون هەروە زۆر سپاس بۆ بەڕێزان مەلا فەرمان محەممەد ئەندامی جیڤاتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان و دکتۆر ئەمین عەزیز جێگیری پێشووی پارێزگەری سەلاحەدین کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوون سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکتر خواتان